نزیکەی 300 فرۆکەوانی تایبەت لە ڕێکخراوێکی فریاکەوتنی ئەڵمانیاوە بە ناوی فریاگوزاری ئاسمانی ئۆکرانیا هاوکاری دەگەیەنە هەردوو هاوڵاتیانی مەدەنی و سەربازانی ئۆکرانیای بەشەڕهاتوودا. فڕۆکەوانانی ئەڵمانیا یەکەمین باری یارمەتیان گەیاند، بەڵام لەو کاتەوە فڕۆکەوانەکانی وڵاتانی دیکە لە نێوانیاندا فڕۆکەوانەکانی ئەمریکا و لەو هەوڵانەدا بەشدار بوون. تا ئێستا تیمەکە زیاتر لە 700 گەشتی ئاسمانی ئەنجامداوە. ئەمڕۆ هەندێک هاوکاریمان گەیاندە ئۆکرانیا. شانازێکی گەورەیە بۆم کە دەرفەتی یارمەتیدانم هەیە و خۆشحاڵ دەبم کە بە بەردەوامی ئەم کارە بکەم. فڕۆکەوانی خانەنشین جۆن بۆن لە فلۆریدا تەواوی مانەکانی 7 و 8 بەسەر برد لە فرینی فڕۆکەکەی لە نێوان ئەڵمانیا و پۆڵەندا بۆ گەیاندنی پێداویستی پزیشکی. شۆفێری خۆبەخش هەن کە دێنە بەردەم فڕۆکەکان پێداویستیەکان دەگوازنەوە بۆ پاسە بچووکەکان و دواتر ڕاستەوخۆ لیان نەخڕن. سایە بەرەو نەخۆشخانەکان لە ئۆکرانیا دەچن یان بۆ نەخۆشخانەکانی گۆڕۆپانی شەڕ بە درێژایی بەرەی پێشەوە. هەروەها فڕۆکەوانەکانی دیکە پەنابەری ئۆکرانی و کارمەندانی سەربازیان گواستۆتەوە بۆ ئەڵمانیا کە پێویستیان بە چارەسەری پزیشکی هەیە. فڕۆکەوانەکان پێویستیان بە هەندێک شارەزایی هەیە بۆ ئەنجامدانی کارەکە. لە ئێستادا نزیکەی 15 برادەر هەن کە ناویان تۆمار کردووە بۆ فڕین، کەمێک ئاڵنگاریە بۆ ئەوان، چونکە دەبێت فڕۆکەکە لە ئەمریکاوە ببیتە ئەو دیوی باکووری ئەتڵەسیەوە بۆ ئەڵمانیا، بۆیە ئەو کارە بۆ هەموو کەسێک نابێت. هەروەها خاوەنکارانی ئەمریکاییش هەنگاویان ناوە وەک پاتریک شێروێن بەڕێوەبەری جێبەجێکار لە گۆسن کە کۆمپانیاکەی ساردکەرەوەی بەخشیوە ئەوەی بە وزەی خۆر کار دەکات بۆ یارمەتیدانی گواستنەوەی پێداویستی پزیشکیەکان. ئەوان دەیانزانی ئێمە ئەم ساردکەرەوانە دروست دەکەین کە بە وزەی خۆر کار دەکەن کە زۆر ئاسانن بۆ گواستنەوە و بۆ کارەبا. پاتری تایبەت بەخۆیان هەیە و دەتوانن بە سەرچاوی جۆراوجۆر کار بکەن. بەڵام شێروێن دەڵێت ئاستەنگەکان زۆرن. دیموکراسی لە بەرامبەر ئۆتۆکراسی. ئێمە باز لە ڕژێمی نەوت دەکەین لە بەرامبەر تەکنۆلۆژیای پاکتر لە دوا ڕۆژدا. ئێمە باز لە دەسەڵات دەکەین لە دەستی خەڵکدا لە بەرامبەر دەسەڵات بۆ چەند کەسێک، کەواتە بۆ ئێمە ئەوە جۆرێکە لە هەوڵێکی زۆر فەلسەفی بۆ خاوکردنەوەی پوتن، بۆ ئەوەی ڕازگۆ بین و کاری دروست بۆ ئەو کەسانە بکەین کە شایانی باشترینن. هەردوو شێروێن و بۆن دەڵێن پلانیان نییە هەوڵەکانیان خاو بکەنەوە بۆ یارمەتیدانی ئۆکرانیا و بەردەوام دەبن لە گەشتکردن لە گەیاندنی هاوکاری و بەخشینی ئەو ئامێرانەی کە دەتوانن جیاوازی بهێنە ئاراوە. شایان پاشا، دەنی ئەمریکا، واشنگتن.